مۆبایل ئەو ئامێرە زیرەکەی دنیای گۆڕی. لە سەرەتای ساڵی 90ەکانی سەدەی ڕابردوو مۆبایل بە تەواوی گەشەی کرد و بە خێرایی سەرجەم جیهانی گرتەوە. لە کوردستان لە کۆتایی ساڵی 2000 مۆبایل بەکارهات. لە دوای ساڵی 2003ەوە بە تەواوی بڵاو بووە. ئەم ئامێرە قەبارە بچووکە کێشەی زۆر گەورە دروست دەکات کە زۆر جار بۆتە هۆی لە ناوبردنی مرۆڤ و کێشەی کۆمەڵایەتی زۆر گەورە. کێشەکان جۆرا و جۆرن و تەمەنەکان جیاوازن لە نێوان هەردوو ڕەگەز. ئەم کێشانە زۆربەی جار دەستگا ئەمنیەکان ناچار دەکات بە چارەسەرکردنی. سەبارەت بەم باسە مقەدەم جەبار بۆمان دووە. سەرەتا پیرۆزبایی گەرم لە خوێندکارانی ئازیز دەکەین بە بۆنەی دەستپێکردنەوەی خوێندنی ساڵی نوێ. هەر لێرەوە چەند ڕێنماییەکمان هەیە کە پێشکەشیەکەین بە جگەرگۆشەکان و خوێندکارانی ئازیز، ئەویش سەبارەت بە سۆشیال میدیا و مۆبایلە کە بەکارهێنانی بە شێوەیەکی خراپ ئەمە ئەبێتە هۆی کاریگەری دەرونی لەسەر خوێندکارەکە بەجێ ئەهێڵێ و داواکاریشین لە مامۆستایانی بەڕێز لە توێژەرە کۆمەڵایەتیەکان کە دەوری ڕۆڵی سەرەکی خۆیان ببینن لە هوشیارکردنەوەی خوێندکاران ئەوەندەی کە بە دوای ئەوەوەن کە مۆبایلێک بە خوێندکارێک بگرن یا مۆبایلێکی لێ قەدەغە بکەن ئەتوانن خوێندکارەکە هوشیارکەنەوە کە ئەو مۆبایلە ئەتوانێت سوودی لێ بینێت کە ئەنتەرنێتی ئەبێ ئەتوانێت ئیسفادەیەکی گەورەی لێ بکە، هەم بۆ سەرچاوە زانستیەکان بگەڕێ، هەم ئیسفادەی لێ بکە سوودی لێ بینێ بۆ خوێندنەکەی. بەڵام بەداخەوە هەنێ کەیس هەنێ کێشەیەتە لامان هی خوێندکارانی ئازیز ئەویش هەمووی ئەگەڕێتەوە بۆ خراپ بەکارهێنانی مۆبایل. فەیسبوک دائەنێ، جاری وا هەیە کەسێک ناناسێ کەسەکە ئەدی بۆ ئەنێرێ وەری ئەگرێ بەبێ ئەوەی بیناسێ، بەبێ ئەوەی بزانێ کێیە، ڕسمێکی داناوە، ئیتر ئەگەر کوڕ بێ ئەگەر کچ بێ، ئەمە ڕوبەڕووی هەردوو ڕەگەزەکە ئەبێتەوە. وێنەی بۆ داناوە جاری وایە وێنەی کچێکی جوانە یا وێنەی کوڕێکی قۆزە، چەند وێنەیەکی بۆ ئەنێرێ، ئەویش ئەچێ ئەدەکە وەرئەگرێ کە دوایی ئەبن بە هاوڕێی یەکتری وردە بە کۆمەڵێ وەسائیل، بە کۆمەڵێ نامە، بە کۆمەڵێ هێنانی شەعری شاعیران و شەعری ڕۆمانسی و ئەوە خوێندکارە ئازیزەکە هەڵەخەڵەتێنێ، دوایی پەیوەندیەکی سۆزداری لە نێوانیانە دروست دەبێ. دوای ئەم پەیوەندیە سۆزداریە درێژە ئەکێشێ بۆ ناردنی وێنە و وێنەی نەشیا و ئەمانە. هەر ئەوەندە وێنە نەشیاوەکانی دەستکە و تەرەفی بەرامبەر چ کچ بێ چ کوڕ دوایی بەکاری ئەهێنێتەوە. دژی ئەو خوێندکارە داوای پارەی لێ ئەکا، ئەڵێ ئەگەر پارەم بۆ نەنێریت یا پارەم نەیتێ شتەکانە بڵاو ئەەکەمەوە. ئەوە کە سوکارێ یەک سەرەتا شتێکم لەبیر چوو، هەم لە فەیسبووکا سێری هاوڕێکانی ئەو کەسە ئەکایی ئەو خوێندکارە ئەکا، هاوڕێکانی هەمووی لای خۆی تۆمارەکە، دوایی بەوە ئەیترسێنێ ئەڵێ ئەم وێنانە ئەنێرم بۆ هاوڕێکانە ئەینێرم بۆ کە سوکارێ. ئەمە وا لەو خوێندکارە ئەکا تووشی بارێکی دەرونی خراپ ئەبێ لە خوێندنەکەیە دوا ئەکەوێ، لەوانەیە خوا نەخواستە پەنابەرێ بۆ خۆکوشتن. لەبەر ئەوە ئەرکی سەرەکی مامۆستایانی بەڕێزە، ئەرکی سەرەکی توێژەرە کۆمەڵایەتیەکانە ئەوەندەی بۆ مۆبایلێکی تەلەبێ بگەڕێن پێی بگرن ئەتوانن تەلەبەکە خوێندکارەکە هوشیارکەنەوە، بەڵام نابێ بەم شێوەیە تۆ مۆبایل بەکاربێنی. مۆبایلەکە ئەگەر بەلایانی سلبی بەکار بهێنرێ زەرەری لێ ئەەکەی، تووشی کێشە ئەبی، تووشی دڵەڕاوچێ ئەبی، لە خوێندنەکەدا دوا ئەکەوی. بۆیە ئێمە داوا لە مامۆستایانی بەڕێز ئەەکەین، لە هەمان کاتتا داوا لە دایکان و باوکانەکەین، داوا لە خوشک و برایانی خوێندکارەکەین کە لە ماڵەوە ئاگایان لە خوێندکارەکان بێ، ئاگایان لە تەلەبەکان بێ، نابێ فەراغێکی زۆریان هەبێ، بۆشاییەکی زۆر هەبێ کە ئەوان هەر خەریکی مۆبایل بن، کە هەر خەریکی مۆبایل بوو تووشی غەڵە دەبێ، ئەبێ کاتیان بۆ تەرخان بکرێ. بۆ نمونە پێی بڵێ تۆ سەعاتێ بۆت هەیە یا 2 سەعات بۆت هەیە مۆبایل بەکاربێنی، ئەویش ئەبێ بەکاری بێنی بۆ ئەم شتانە، ئەبێ ئاگای لێبێ، ئەبێ زوو لێ بپرسێتەوە. لێپرسینەوەکە بە شێوەیەک نەبێت کە ئەو خوێندکارە هەست کا بۆی کە ئەم مراقبەیەکی لەسرە چاودێری لەسرە، نە بە شێوەیەک بێت تۆ ڕێنماییکەی کە بڵێ ئەمە ئەگەر ئاوا بکەیت تووشی کێشە ئەبی بۆی ڕوونکەیتەوە، ئەمانە خراپن. چونکە ئەگەر کەسێک خوێندکارانی ئازیز ئێمە داواتان لەکەین ئەگەر کەسێک بەڕاستی ئێوەی خۆش بوێت، بەڕاستی بێوێ پەیوەندیەکی سۆزداری یا بچنە قەفەسی هاوسەریەوە
داوای ڕسمت لێ ناکە، داوای ڕسمی نەشیا و لێ ناکە، چونکە تۆبی بە هاوسەری ئەو کەسە، هاوسەریش کەسێکی بەڕێزە، ڕێز و احترام و حرمەت هەیە لە نێوانیانە، نەک بەڕسم و بەوانە. بۆیە دووبارە داواتان لێەکەین بە هیچ شێوەیەک وێنەی نەشیا و نەنێرن بۆ ئەو کەسانە، یا خاستەن بە تایبەتی کە کەسێک نایناسن. ئەم کەسە ناناسی چۆن شتی بۆ ئەنێری، چۆن باوەڕی پێەکەی، چۆن متمانی پێەکەی. ئێمە ئەو کەیسانە هەمووی هاتۆتە لامان، ئەوانی کە کەسی نەناسراون هەمووی بۆمە بەستێکی تایبەت لێت نزیک ئەبێتەوە بۆ ئەوەی خاڵێکی لاوازی تۆ بگرێ، دوایی کە ئەو خاڵە لاوازی دەستکەوت ئەنجا بەکاری ئەهێنێتەوە دژ. بۆیە لێرەشەوە ئێمە هەم دیسانەوە داوا لە خوێندکارانی ئازیزەکەین لە ڕێگەی بەڕێوەبەرەکانیانەوە لە قوتابخانەکانە لە خوێندنگەکانە ئەگەر تووشی کێشەیەکی وابوون ئێمە وەکو ئاسایش ئامادەین هاوکاریان بکەین، ئامادەین بەدەمیانەوە بچین، ئامادەین ئەو کەسانە بدۆزینەوە کە ئەو کارە نەشیاوانە دەکەن. دەزگاکانی پۆلیس بەردەوام سەرقاڵی ئەو کێشانن کە لە ڕێی مۆبایلەوە دروست دەبێت. زۆربەی باندەکانی هاککردن و هەڵخەڵەتاندن لەلایەن پۆلیسەوە ئاشکرا و دەستگیرکراون. نەقیب سەرکەوت بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکان قسەی بۆ کردین. بەڵێ سەرەتا بەناوی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانیەوە پیرۆزبایی ساڵی نوێی خوێندن لە سەرجەم خوێندکارانی هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانیەکەین بۆ هیوایی ئەم ساڵ بێ گیر و گرفت بێ خوێندنەکە و ڕووداوی هاتوچۆ هەندوو ڕووداوی تر هەیە خوێندکاران و قوتابیانمان بەدوور بن. بەڕاستی سۆشیال میدیا و خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی ڕێژەکەی ڕۆژ بە ڕۆژ بەرز دەبێتەوە، بە زیاتیش لەناو هەرزەکارەکان و گەنجەکان هەیە، لەناو خوێندکارانی زانکۆیە هەیە، لەناو خوێندکارانی ئامادەیە هەیە، ئەوانەی کە پەنا بەنەبەر ئێمە زیاتریان ئافرەتن بۆی کە لەلایەن کەسێکەوە هەڵخەڵەتێنراوە و داوای هاوڕێیەتی لێکردو و دواتریش وێنە و ڤیدۆکانی دەستی بەسەراگرتووە و هەڕەشەی لێکات و داوای پارەی لێکات و نمونونەکانیش زۆرن بەڕاستی کە کچە خوێندکارێک چۆن ئاڵتونی خوشکەکەی بردووە بۆ ئەو کەسێک کە هەڕەشەی لێکردو و وێنەکانی بڵاو کاتەوە یا ئەوگرتە ڤیددیوانی بڵاو کاتەوە کە لەگەڵ یا بووە. ئەمانە زۆرن ئەو دۆسیانە بەڕاستی ئەمە پێشنیارمان کردو چۆن وانەی کۆمپیوتەر هەیە لە خوێندنگاکانە بەڕاستی دەرفەتێکی دەدەقەیش بۆ ئەو بەشەدانین بۆ سۆشیال میدیاگانن و چۆنیەتی بەکارهێنانی فەیسبوک و ئەنیستاگرام و بابەتەکانی تر چۆن خوێندکار بە دروستی بەکاری بێنێ. ئەمە زۆر زەرورە چونکە تۆ هەموو کاتێکە بێ کە شتێک زانیت کێشە بۆ خوێندکار دروستەکە بەردەوام لەگەڵ یا قسە بۆ خوێندکارەکە و کەی تا بتوانێت کە بە دروستی ئەوەی کە لە بەردەسیاتی بەکاری بێنێ. بەڕاستی وەک لە سەرەتاوتم ڕێژەکە ساڵ بە ساڵ زیاد دەکا لەو توێژەشایە کە بۆم باسکردن کە هەرزەکارن 7 بۆ 8 16 بۆ 8 زۆر بەشیان قوربانیەکان کچن. بابیریشتان بخەمەوە ئەوانەی کە هەندێک ڕووداوی خۆخنکان و خۆسووتاندن و لە بینی ئافرەتەکان یاکچەکانمانە ئەبێت ئەوەیە کە ئێمە لێپیچنیان لەکەین یاوتیان وەرەگرین لە کەس و کاریڵە هیچ کێشەیەکی نەبووە، هیچ نەخۆشیی دەرونی نەبووە، بەڵام ئێمە کە وەکو پۆلیس بە دوواچوونەکەین لە بەرنامەکانی سۆشیال میدیا کە هەندێکیان پەیجیان هەیە فەیسبووکیان هەیە ئەبینین حاڵەتێکەیە کە پەیوەندیی زۆری لەگەڵ کوڕانە هەیە. ئەمە بۆتەوەی کە یەکێک لەو کوڕانە هەڕەشەی لێ بکە یا بیترسێنێ بۆی کە وێنەکانی بڵاو کاتەوە یا سوکایەتی پێ بکە یا وێنەکەی بە نەوعیشتر لە سۆشیال میدیادا بەزێنێ. زۆرترین هۆکارن کە هەندێک لە کچەکان هەندێک لە خوێندکارەکان پەنایان بردوێتە بەر خۆخەکاندن و خۆکوشتن و خۆسووتاندن. بەڕاستی ئەمە ئەبێ وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە و هەندێک وەزارەتیش بێنە سەرخەت بۆی کە گەنجەکان و کچەکان و خوێندکارەکانمان لەم بابەتانە بەدوور بن. بێگومان بەکارهێنانی مۆبایل یاساش هەندێک سنووری بۆ داناوە کە ناکرێت ئەم ئامێرە ژیانی تایبەتی کەسانی تر بکاتە ئامانج و بە نەشیاوی باسی بکات. ئێمە دکتۆر کارزان محەممەد پسپۆڕی یاساکانی بڵاوکردنەوەمان دوان لە دوای هاتنی تۆڕە کۆمەڵایەتەکان و تەکنۆلۆژیای پەیوەندیەوە بە کۆمەلگای کوردی گۆڕانکارێکی گەورە دروست بە لەناو ئەم کۆمەلگایەدا لە ڕێگەی خێراترکردنی پرۆسەی پەیوەندیەوە. لە هەمان کاتدا هاتنی ئەم تەکنۆلۆژیایە لە کاریگەری خراپیشی لەسەر کۆمەلگا هەبووە بەتایبەت لەسەر توێژی گەنجان و خوێندکاران کە دەبێت بە شێوازێکی عەقڵمەندانە ئەو ئامرازانە بەکاربێنن چکە ئەو ئامرازانە بۆ خزمەت هاتوون نەک ببێتە ئامرازێک بۆ ئەنجامدانی تاوان یاخود بێتە ئامرازێک بۆ ئەوەی کە خوێندکاران و گەنجان ئەو دەرفەتە زێڕنەی هەیەە ئەو کاتە زێڕنەی خۆیانە هەیەە بە کاتی بەشتی لا بەلاوە
بەفی ڕێ بدەن لەبەرەوە ئامۆژگارین بۆ خوێندکاران و گەنجان ئەوەیە کە تەکنۆلۆژیا بۆ مەبەستی باشە بۆ مەبەستی فێربوونی زمان بۆ مەبەستی وەرگرتنی زانست و زانیاری دەربارەی ژیان بەکاربێن و لە هەمان کاتدا هەندێک بابەت هەن بە پێی یاسا دەچنە تاوانەوە و ئەبێ خوێندکاران و گەنجان زۆر ئاگادار بن چونکە نەزانین پاساو نییە بۆ ئەنجامدانی تاوان یەکێک لەو تاوانانە بریتێ لە تەداخولکردنە ژیانی تایبەتی کەسانی تر لە ڕێگەی هاک یاخود لە ڕێگەی بڵاوکردنەوەی وێنە بەبێ ئاگاداری خۆیان دووهەمیان بریتێ لە تەشیرکردن واتە ناوزەڕاندنی خەڵک سێهەمیان بریتێ لە جنێودان چوارەمیان بریتێ لە سوکاتیکردن بە ئاین و بیر و باوەڕ و ئایدۆلۆژیای کەسانی تر ئەمانە بە پێی یاسا دەچنە چوارچێوەی تاوانەوە و لە هەمان کاتدەوەکو ئاماژەم پێکرد نەزانین پاساونیە بۆ ئەنجامدانی تاوان لەبەرەوە داواکارم لە خوێندکاران و گەنجان ئامرازەکانی تەکنۆلۆژیا بە هیچ شێوەیەک بۆ تاوان بەکارنێنن چونکە ئێستا ئامرازەکانی بەردەم دادگا بۆ دۆزینەوەی تۆمەتبار ئاسانە و بە ئاسانی تۆمەتبارانی تۆڕە کۆمەڵاتەکان و مۆبایل دەدۆزرێنەوە لەبەرەوە داواکارم خۆیان لەو تاوانانە بپارێزن و بەڕاستیش ئەرکی سەشانی دایک و باوکان مامۆستایانی بەڕێز و دەستگاکانی ڕاگەاندنە هەمیشە هۆشیاری بدەن بە کۆمەلگا بە تایبەت چین و توێژی خوێندکاران و گەنجان هەتاوەکو ئامرازەکانی تەکنۆلۆژی بۆ مەبەستی پەرەپێدانی هۆشیاری بەکاربێنن بۆ مەبەستی خۆشگوزەرانی و پرۆسەی پەیوەندی بەکاربێنن و بە هیچ شێوەیەک ئەم ئامرازانە نەکەنە وەسیلەیەک بۆ ئەنجامدانی تاوان چونکە دووچاری سزای یاسایی دەبنەوە. زۆربەی خوێندنگاکان کێشەی گەورەیان مۆبایلە کە زۆر جار خوێندکاران بە ڕێگەی جیاواز و شێوازی جیاجیا دەیبەن بۆ خوێندنگا دەبێتە هۆی دروستکردنی کێشە. خێزان سەرەکی ترین هۆکارە بۆ هۆشیارکردنەوەی گەنجان بۆ کێشەکانی مۆبایل. بۆیە دەبێت دایکان و باوکان خۆیان بەو ئەرکە گرنگە هەستن و منداڵەکانیان لە کێشە و گرفتەکانی مۆبایل بەدوور بگرن. لەبارەی کێشەکانی مۆبایل لەناو خوێندنگا مامۆستا پەیمان بۆمان دووە. یەکێک لە کێشەکانی ناو خوێندنگا و لە پرۆسەی پەروەردەیە بێگومان هێنانی مۆبایل ویا خۆت بەکارهێنانی مۆبایل لەلایەن خوێندکارانەوە. مۆبایل کاتێک بەکارێت کە تۆ لە کەشێکی ئاسوودەیە بیت ویا خۆت کاتێک کە کاتت هەبێ بتوانیت بەکاری بهێنی. هەندێک جار خوێندکار ئەبینیت مۆبایلەکانیان ئەهێنە ناو خوێندنگا بە هەر ڕێگایەک بێ ئایا ئەی شارنەوە ویا خۆت لە ناو خوێندنگای ئەی شارنەوە یا لە ناو جانتاکەیانیان ئەو شوێنانەی کە خۆیان بیر و باوەڕیان بۆیە چێت و درکی پێکەن تیایە بیشاردنەوانێ ویا خۆت ئەو مۆبایلی خوێندکار بۆ خوێندکاری تر بەکاری ئەهێنێ. ئێمە ئەمانەوێت بە هەموو لایەکمان بتوانین ڕێگری بکەین لە هێنانی مۆبایل لەبەر ئەوەی زەرەری زۆرترە وەکو لە قازانج. ئەو 4 سەعاتەی خوێندکار کە لە ناو خوێندنگایە بە بڕوای زۆربەی زۆری پەروەردکاران پێویستی بە مۆبایل نییە لەبەر ئەوەی کە زۆر جار تۆ بینی ئەو خوێندنگایانە بە پێی سیستەمی جغرافی و یاخود بە پێی پێویست لەلایەنی پەروەردەوە دابەش کراون هەریەکە لە ماڵی خۆیەوە نزیک بێ بێتە ماڵی خۆی نزیکی خوێندنگاکە بێ کاتە بۆ هاتوچۆی پێ نەپێویستی بە پاسە و نەپێویستی بە مۆبایل لە بڵێ ماڵەوە ئاگادارەکەم بەڵام بەداخەوە زۆر جار خوێندکاری وایە ڕووەکاتە هەندێک خوێندنگا کە زۆر لە ماڵەوە دوورە لەو حاڵەتانەیە لەوانەیە پێویستی بە مۆبایل بێ کە کاتێ مۆبایل ئەهێنێتە ناو خوێندنگا لەوانەیە بۆ گەلێک مەبەست بەکاری بهێنێ ئەو مەبەستانی کە هەرزەکاری ئەمڕۆ بەکاری ئەهێنێت و یا خود لەگەڵ هاوڕێکەیە کێشەیان بۆ دروست ئەبێ هەر ئەوە نییە تۆ لەگەڵ دایک و باوک تا قسە بکەیت و لە کاتی پێویستا بڵێ وەرە بە شۆرمایە خوانە خۆستە نەخۆشیەک بێ هاوکاریان لێ داوا بکەیت زۆر جار خوێندکار هی خوێندکاری کە بەکار ئەهێنێ و یا خۆت خوێندکار وێنە ئەگرێ وێنەی هاواڵەکانی خۆی ئەگرێ و یاخود وێنەی مامۆستا ئەگرێ زۆر جار دیومانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە شتی وا ڕوویاوە وێنەی مامۆستاکەی گرتووە کە لە کاتێکە وانە ئەڵێتەوە و یاخود بەشێک لە خوێندنگاکەی ئەمە بۆتە کێشەیەکی زۆر لە ناو کەسوکارە و یاخود زۆر کەسیکەی پێوە سەرقاڵ بووە بۆ نمونە لەوانەیە دەستگای ناوخۆ پێوەی سەرقاڵ ببێ ئەم هێنانی مۆبایلە ئێمە ئاواتە خوازین کە ڕێگرێکی لێ بکرێ بە شێوەیەکی زانستیانە بە شێوەیەکی وابێ کە کەسمان زەرەریتیانەکەین.